هاتەوە ئەو جارە بزانتمانی ئەوە زانی چێە؟ ئەو نەخۆشەیە وەچی دوعای لێ بۆ بابم کرد گوتی یا ڕەبی بەبەر ڕەحمەتی خوای گەورە بکەویتن ئەو نەخۆشەیە وەچی گوتی هەزار سەڵاواتم لێدایە ئەو نەخۆشەیە بوو وەچی لە دەرەوەی شاری نێوکرێتی بوون مێردەکەی مۆزەف بوو گوتی 20 جار زیاتر ژانم گرتیە هەموو جار دەچمە خەستەخانەی دەرزە چاند لێ دەماوە چاند لێ دەدات هەمومارێکە ئەگەر دەتوی نەبای ئەو عەمەلیاتە پێ نەدەکرا ئەمەش جارێ بگەر خێر خوازانم گۆ پارەتان نەدابایە من ئەم خەستەخانەی مێرەبانی دروست نەدەکرد ئەها وەرە بزان چمان کردیا وەرە کاکە وەرە خۆشەویستان بزانیت چەند بەردەزەرای تێدا دەیشێنین ئەوهالا بسم الله اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إذا شئت سهلا خوای جان لە پێغەمبەرەکەتەوە فێر بووینە خوای گەورەیەکەچی بردە بەهەشتێ بەس چونکە ئاوی داسەیەکی خوای جان لە پێناو تو بزانە ئەو هەموو بەردەمان لەناو هەناوی ئەو ژنەی دەرهینایە ئەوە یەک ئەوە دوو ئەوە سێ ئەوە چار ئەوە پێنج ئەوە مەجموعە کچە قاقانێ بکەن ئەوە چار ئەوە پێنج ئەوە مەجموعە چیتکەش ئەو جارە مەجموعە چیتکەمان هەیە ئەوەش پێنج ئەوەش پێنج ئەوەش پێنج یعنی ئەوە پێنج مەجموعە کۆمەڵە ئەوەش پێنج یعنی ئەوە دەتانن شەش مەجموعەکەت قاقانێ پێ بکەن ئەو دوێش ئەوە گەر بەردەکانێ لێ بزیر بۆ دوو بەردی زیادشمان هەیە ئەوانەش لە بۆ مێروانێ بای مێروانەشمان هەیە ئەوەیە ئیشە جوانەکانی مێهرەبانی دەوەرن خۆتان بکەنە شریک لەگەڵ سەڵاواتی نەخۆشەکان لە لادانی ئازارەکان ئەمنەکو دکتۆر دلێر بە هەمووان ڕادەگەێنم ئەلەو نەشتەرگەریەی ئەمن کردیتمە خێر کردیتمە تێشی و قیامەت ئەوجا ئەوانە لێرەن دکتۆر دلێر سەڵاوات ئیستیغلال کردیە ئەمن ئیستیغلالم کردیە لەو قیامەتێ مساعد جراح مساعد مخدر دەبی پارێ خۆی وەربگرین ئەمن ساعیبی خەستەخانەی نیمە ئەمن دکتۆر دلێرم ساعیبی خۆمم خەستەخانەی من نییە تا بیکەمە خێر خەستەخانەی خاوەن پشکەکانە ئەگەر پشکە خێرەکانمان بەرز بین فار بە 350 مان دەکرد ئەو تاکردمە 300 پشکە خێرەکانمان بەرز بین وی لێدا عەمەلیات بزیای دەکەینە 100,000 چونکە دەبی کارمەندەکان پارێ خوان وەربگرن ناکرێ ئەمن بە گەنجی برێم هێشتان کرێسیە برێ وەرە خێرێ بکە بەردی زەرداوام لەگەر دەربینە ئەو عەمەلیاتە 6 کەسی دەبێتن جراحی دەوێ مخدری دەوێ مساعد جراحی دەوێ مساعد مخدری دەوێ پۆرتەری دەوێ یەکەتشی دەوێ ئالەتەکان ڕێک بێخیتن 6 کەس لەو ئیشەی بەشدارە لەگەر حەقی خەستەخانەی پارەی بەنزی 300,000 وەرگرتیە ئەمن فێرم لە کەس نەکردیە پارەی خۆم و پارەی دکتۆری مخدر کە ئەوڕۆ دکتۆر هەڵۆی گوڵە پارەکانیان گوتمان دەنێرین سەڵاواتان دەنێرین چونکە مخدرەکانی مێرەبانی دکتۆر عەبدوڵڵا دکتۆرە خۆزان دکتۆر سەردەش دکتۆر هەڵۆ وەتیان دکتۆر هەر کەس ئەگەر تو خێرت کرد ئەمەش خێرێ دەکەین پارەت وەرگرت ئەم یەقێکیش وەردەگرن ئەمەش کچەکمان دەوێتن لێیەکە لەرەی دەلێدەن سەڵاواتان لێدەن خەستەخانەی مێرەبانی خەستەخانەی سەڵاواتەکەیە بۆ خەستەخانەی بێمنەتەکەشە میهرەبانی دڵسۆزی و لێزانی